دیاردەی گەندەڵی لە سەرەتای دروستبوونی حکومەتی هەرێمەوە تا ئێستا بەردەوامی هەیە هەمیشە لە فراوانیدایە و هیچ وەزارەت و سێکتەرێکی حکومەت نەماوە ئەو ڤایرۆسە وێرانکەرە لێی نەدابێت. ئەوەی جێگەی سەرنجە پێچەوانەی سروشتی سیستەمی بەڕێوەبردننی وڵاتانی جیهان لە هەرێمی کوردستان بەردەوام ئەوەی دژاتی گەندەڵی ئەکات سزا دەدرێت بە پێچەوانەی گەندەڵکاران هەمیشە پلۆپۆسیان بەرزەکرێتەوە. لە ساڵانی ڕابردوو لێرە و لەوێ هەندێک بەرپرسی حکومەت دژی گەندەڵی هاتوونەتە دەنگ و لە چوارچێوەی دەسەڵاتی خۆیاندا هەوڵی ڕوبڕووبوونەوەی ئەو داردایان داوە، بەڵام لەلایەن بەرپرسانی حیزبی حکومیەوە بەرهەڵستی کراون و ڕێگانە درراوە چاکسازی ئەنجام بدەن. هەرچەندە چەندیندا مەزرا و لیژنە بۆ ڕوبڕووبوونەوەی گەندەڵی پێکەندرا و کارێن لەو بارەدا کردووە، بەڵام جێدەستیان دیار نییە و نانتوانیوە گەندەڵکاران ڕوبەڕووی دادگا بکەنەوە یان تەنانەت بە بێدەنگیش لە پۆسەکانیان دووریان بخەنەوە. سەرجەم ئەو بەنە هەوڵانەی کە حکومەت و سەرۆکاتی هەرێم بۆ ڕوبڕووبوونەوەی گەندەڵی داوێنە بە بنبەز نەگەیشتۆ و ئەنجامێکی دڵخۆشکەریان لێ نەکەوتۆتەوە، چونکە تەنیان لە چوارچەوەی بڕیاردامانێتەوە. زۆر جاریش پرۆسەکە قۆناغێکی لە کۆڵنەوەی بڕیوە و دواتریش تووشی شکست هاتووە، چونکە ئیرادێکی جدی بۆ نەهێشتنیە و دیاردیە لە ئارادا نەبووە. هەر بۆی لەلایەن شرۆڤەکارانەوە ئەو هەوڵانی بەرپرسانی هەرێم بە هەوڵی خەڵەتانی هاوڵاتیان و چاوەشەکردنی ڕایگەشتی هەژمارەکەن. هەفتەی ڕابردوو کۆنفرانسی بێزکردنی لێپرسینەوە دەسەڵاتی یاسا لەلایەن ڕێکخراوی ستۆپی ناحوکمی بۆ دژاتیکردنی گەندەڵی بەڕێوەچوو جگە لە لێکۆڵینەوە و پێشکەشکردنی چەندین بابەت لەو بارەدا خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە ئەو کەسانی بەهۆی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی سزا دراون. ئەوی کە پێشمانە ڕووخایە وەک خۆتان دەزان هەندێکە بە پلەداری سەربازی بووینە ناوەکانیان. چاپە و عومەر قایمقامی پێشووی قەزای کۆیە لە دادترین نمونەی و بەرپرسە حکومانەیە کە بەهۆی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیەوە دەستی لە کار کێشایەوە. لەلایەن کۆنفرانسەکەوە خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشرا. قایمقامی پێشووی کۆیە کە چەند ساڵێک هەوڵی ڕوبەڕووبوونەوەی دیاردەی زیادەڕۆیی بەرپرسانی حکومی حیزبیدا بۆ سەر مڵکی گشتی و زەوی کشتکاڵی، بەڵام دوجار شکستی هێنا چونکە دەستگا بەرپرسەکانی تایبەت بە گەندەڵی هاوکاری نەبوون و دەستی حیزبیش لەناو حکومەتدا ڕێگەی نەدا بەر بەو دیاردەیە بگرێت تا دوجار ناچار بەدەست لە کارکێشانەوە بوو. هەڵگورد جوندیانی کە پێشتر بەڕێوەبەری گشتی بوو لە وەزارەتی ڕۆشنبیری یەکێکی دیکە بوو لەو کەسانی خەڵاتی ڕێزلێنانی دژە گەندەڵی پێبەخشرا و ئاویش لە بەرامبەر بێدەنگ نەبوونی لە دارنەمانی داهاتی پێشەنگای نەدەوڵەتی کتێب کە ساڵانە لە هەولێری پایتەختی هەرێم بەڕێوەچێت. بە پێی زانیاریەکان سەرجەم ئەو هەوڵانەی لەلایەن حیزبەکانەوە کەم دەکرێنەوە کەسە دژە گەندەڵەکان یان ناچار بەدەست لە کارکێشانەوە یان بە ڕێگاکی ناشەرعی سزا دەدرێن و لە پۆستەکانیان دوور دەخرێنەوە. ئەمە جگەلەوەی هەڕەشان لێ دەکرێت. هەموو ئەوانە دیسەلمێنن گەندەڵکاران بەرەیەکی بەهێزترن لە بەرەی دژە گەندەڵی. سەرجەم جونگەکانی دەسەڵاتیان کۆنتڕۆڵ کردووە. لە دوای ناردنەوەی نەوتی هەرێم و دەرکەوتنی چەندین کۆمپانیای بازرگانی گەورە لە کوردستان چەندین راپۆر باز لە دروستبوونی گروپی مافیای گەورە و کۆنتڕۆڵکردنی ئابووری هەرێم لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە دەکەن. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی شەفافی نێودەوڵەتیش گەندەڵی لە هەرێم بەردەوام لە زیادبووندایە و هۆکارەکەشی بۆ ڕۆڵی دوو حیزبە حکومڕانە سەرکەکەی هەرێم و لاوەزی هەیکەلی حکومڕانی شەفاف نەبوونی کەرتی نەوت گەڕاندۆتەوە.